تا ئێستا هیچ جوابێکمان نادەنەوە. تەلەفۆنەکەی بۆ وەزیری پەروەردە ئەڵێ کێشەکانە دەسەڵاتی ئێمەیانی، ئەیکەی بۆ وەزیری خوێندنی باڵا ئەڵێ کۆبوونی چاوەڕی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانین. بەڕاستی نازانین تاکەی ئەم زوڵمە هەتا وەکوکەی ئەم دژی ئێمە ئەوەستنەوە. بەڕاستی ئێمە دامەزرێنەری داهاتووی کۆمەلگای ئەم میلەتین، یعنی لە وڵاتان خوێندنی ئیسلامی ڕێز و حورمەتێکی تایبەتی چیەکەن؟ ئێمە داوای ئەوەکەین یەک مافی سەرەتاییمان هەیە، کتابمان پێیەکەوە ساڵانە ئەم قوتابیانە 105 زانکۆکانی هەرێمی کوردستانیان بۆ تەرخان بکرێ. ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا بڵێ کاکە ئێمە لە بەشەکانی تر وەرتان ئەگرین، ئەمە ئەم خوێندکارانەی خوێندنی ئیسلامی کێشیانی ئەڵەن کاکەمەش ئەم بەشی وێژەی ئەخوێنین، چونکە خوێندکارانی خوێندنی ئیسلامی کە ئەم هەوڵ و ماندووبوونە ئەیەن ئەگەر دەرەجەیەکی بەرز بێن یاخود دەرەجەیەکی کەمیش بێن هەری ئەو بەشە وەریان ئەگرن. ئەگەر بێت و خوێندنی باڵا بڵێ کاکە من لە بەشی قانون وەریان ئەگرمیان زمانی عەرەبی وەریان ئەگرم بە دەرەجەیەکی بەرزتر، ئەوە خوێندکاری خوێندنی ئیسلامیش هەوڵێکی باشتر ئەیات. ئەگەر لە حاڵێکە ئەمە نەکرا وەزارەتی پەروەردە ئەتوانێت بۆ ئەم ساڵ چونکە بەڕێز وەزیری پەروەردەوتی ناتوان بۆ ئەم ساڵ دەستکاری منهەج بکەم. داخەوەلانی پەیوەندیدار کە لایەنی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵایە نایان بدەم کێشەکانمانەوە هەر دوای ئەخەن ئەم هەفتە کۆبوونەوەی ئەم هەفتەی تر ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمەش سار بێتەوە بەڵێنێکی تەواوەتیمان پێ ناڵێن هیچی تێناچێت تۆ یەک بڕیارە بۆچی هەموو تەلەبە دەستخەڕەوە ئۆکەی.